بەڵێ بیلەرانی زیێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت وەکو بەڵێنمان دابوو کە دێینە دەڤەر و دەواازەی ڕاپەڕین بە دیاریکراوی ئێستا لە ڕانیین بەڵێنەکەی خۆمان بردە سەر هاتوینێتە خزمەتی هاوڵاتیانی ئەم شارە بۆی بزانین خەم و داواکاری و تێبینی و گلەییەکانیان چییە ئێمەش لە ڕێگەی خۆیانەوە و ئەوەشی بە ئێمە گەیشتۆتەوە بە دوواداچوونمان بۆ کردووە ڕوبەڕووی بەرپرسانی شارەکەی ئەکەینەوە وەڵامیان بۆ وەرئەگرینەوە و باس لە خەم و داواکاریەکانیانەکەین دیارە زۆر باسیەوە شەکرێت و داوامان لەیەکێک کە شارەکانی دیکەش بەسەر بکەینەوە هەر لە خانەقین و گەرمیانەوە تا دەگاتە زاخۆ ئێمە بە پێی کات هەر هەفتەی لە خزمەتی شارێکی باشووری کوردستان دەبین و هیچ شار و ناوچەیەکمان لەبیر نەکردووە تەنها بابەتەکە بابەتی کاتە و دێنە خزمەتان من هیچ ناڵێم سەبارەت بە کێشە و کەم و کوڕی و خەم و داواکاریەکانی ڕانیە لەناو بەرنامەکە باسی هەموو یەکەین پشتیوان بەخوا ئەوەندەی فریابکەوین بۆ ئەم بەرنامەیە من دوو میوانی ئەزیز و بەڕێز میوانمە هەرێک لە بەڕێزان کاک حسێن مەحموود قایمقامی قەزای ڕانیە زۆر بەخێر من کاک حسێن واروها کاک سەردار ئەحمەد سەرۆکی شارەوانی ڕانیە ئێوەش بەخێر بن سەر و سەرچاوم دیارە چەند هاوڕەیەکی بەڕێزیش کە لە ناو ڕانیەن ئاگیان لە خەم و کێشە و کەم و کوڕی و داواکاریەکانە ئەمڕۆ نوێنەرایەتی خۆیان ناکەن بەڵکو نوێنەرایەتی تەواوی ئەو کەسانەی ڕانیە و ئەم دەڤەراکەن کە ئەمڕۆ لە ناو پاسەکە حەزوریان نییە بێگومان ئەوان لە من زیاتر و باشتر ئاگایان لە خەمەکانە لەگەڵ منە بەرنامەکە پێشکەشەکەن سوپاسیان ئەەکەم کاک حسێن گەرلای جەنابتانەوە دەست پێ بکەین دیارە من ماوەیەکی زۆرە نامم بۆ دێت تەلەفۆن دێت ئەڵێن وەرە لایەک لە ڕانیە بکەرەوە و خۆیان و لە چەندی راپۆرتی تەلەڤیزیۆنیشە ئەمە باس کراوە کە ڕانیە شارێکی پشتگوێخرا و بێ خزمەت گوزاریە بۆچی وایە؟ بڵێ زۆر سوپاس کاگێدگار ئومێدەوارین ئەم بەرنامەیە بە ئومێدی خزمەتکردن بە خەڵکی ناوچەکە و لایەکردنەوە بێ لە کار و پرۆژە خزمەت گوزاریەکاری ئەو ناوچەیە لە ڕاستیدا کاگێدگار ئەوەی کە باز دەکرێت پێم وایە بەشێکی ڕاستەوە بەشێکی کە بڵی پرۆژەی خزمەت گوزاری نەکراوە بەو شارە پرۆژەی خزمەت گوزاری کراوە بەڵام لەوانەیە لە ئاست تمۆح و داخوازی خەڵکی ناوچەکە لە ئاست قوربانیدان و مزەحی خەڵکی ناوچەکەدا نەبێ ئێمە گوماندەوەدانە ئەگەر نا پرۆژەی خزمەت گوزاری لەو شارەدا کراوە ئەوە لە کۆمەڵێک سێکتەری گرنگ کاری پرۆژەی خزمەت گوزاری کراوە و کۆمەڵێک پرۆژەی گرنگی استراتیژیشمان لەو شارەدا بەڕاستی پەچی کەوتووە خۆتان دەزانن لە 2013ەوە لە دوای دروستبوونی ئەم قەیرانی داراییەوە کۆی پرۆژە خزمەت گوزاریەکان لە هەموو سێکتەرەکان بە سێکتەری پەروەردەوە تەندروستیە ئاوە کارەبای ڕێگاوبانە ئەمە جێگەی داخ و نیگەرانی هەموو لایەکمانە باشە چینە و پرۆژە استراتیژیانەی کە جێبەجێتان کردوون و کامانن کە پەکیان کەوتووە بڵێ دیارە بەنسبەت ئەو پرۆژە استراتیژیانەی کە ئێستا خالین لە بواری جێبەجێکردندان دوو پرۆژەی زۆر گرنگن کە مەسەرەی ڕێگاوبانە کە خۆتان دەزانن ئەو ڕێگانەی ئێمە ڕێگای مەرگن و زۆر جار بەردەوامی لە ڕاگانەکانەوە راپۆرت لەسەر ئەم مەسەرەی سیستەمی هاتوچۆ خراپی هەرماوەی ڕابردوو پێ 6 مانگێک ئێمە ڕیکلامیشمان بۆ کرد وتمان دێنە خزمەتی ڕانیە بە سەراحەت بە بۆنەی ڕێگاوبانە خراپەکەەوە نەماتوانی پاسەکە بێنی ڕاستە ئێستا ئەمە ئەوەی کە یەکێک لەو پرۆژە استراتیژیانە پرۆژەی لە هیزۆپەوە تا چواقڕنا ئەم یەکێک لە پرۆژە استراتیژیەکان کە چەندی تەواو بۆ چەنی ماوە ئەم پرۆژەیە بای 52 میلیارە ئەمە بە سوپاسەوە جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان سەرڕای قەیرانی داراییەوانە بەڵام بە تەمیلی ئەو پرۆژەی کرد بەڕاستی ئێستا ئەم پرۆژەیە بەشێکی زۆری دەتوانین بڵین لە 60 بۆ 70 پرۆژەکە تەواو بووە ئومێد دەکەین تا کۆتایی بانجی 11وانە کۆی پرۆژەکە تەواو بڵێک لە گلەیەکان کە کریاڵن خاو دەڕوا کارەکان دا باکسەوە زای یادگار هەندێک شتی فەنیات و شتی هەندەسی و ئەوەیە لەوانەیە ئەتۆ بە خۆت دەزانی هەر ئێمە پەروەردەی دەستی وەک دەڵێ ڕژێمێکین هەر شتێک کە بەپەلە جێبەجێ نەکرد لە زەهینەتی خەڵکدا دەبێتە خورافیاتەوە ئەنی هەندێشتی شێشتی فەنیات و شتی هەندەسیە هەموو تەبەقات و کتانەوەی دەوێت قەنتەرەیە مەسەر ئێمە پردی تێدایە
100 متر درێژە ئەنی دروستکردی پردێک 100 متر درێژ ئەنی بەڕاستی وەختت لێ دەگرێت هەموو خەڵکی پسپۆر و شارەزای دەوێت لەوانەیە پرجیابێ دێ قەنتەرێک دەکەی جیابێ هی قیرجا هەمووی ستاف و شتافی هەندەسی خۆی تایبەت بەخۆی هەیە بەڵام پرۆژەکە بەشتی ئەمە کە جێگەی دڵخۆشیە دەتوانم بڵێم کۆتاوادە بۆ تەواوبوونی کێ ئەمە ئومێد دەکەین ئەمە حسەبەوەی کە هەم بەڕێز وەزیری ئاوادانکردنەوەش خۆشی هات و مەدانیان چوین سەردانی پرۆژەکەمان کردووە ئومێد دەکەین شڵا لە کۆتایی مانجی 11 پرۆژەکە تەواو ببێ باشە ئێمەش بۆ هیواین کە لایەکی جدی لە خەمەکانی ئێرە بکرێتەوە کاک سەردار دیارە یەکێک لەو کۆمنتانەی کە بۆ من هاتووە یعنی تا ڕادەیەک بە پێکەنینی شەوە نووسیوێتی ئەڵێ ئاگادار بن بە جوود سایدەکە هەڵ نەخەڵەتێن بەرەو ناو بازار بچن چونکە لەوێ بێتەوە بە یەک ساید چەند ساڵە ئەمەیان بۆ چارەسەر نەکراوە بۆیان نەکراوە بە دوو ساید ڕێگریەکانی بەردەم ئێوە و ئەوانەی کە لایەنی پەیوەندیدارن سەبارەت بەوەی کە بکرێ بە جوود ساید چییە؟ بەڵێ بۆ تا ئێستا نەکراوە با لێرەوە دەست پێ بکەین بەڵێ سپاس بۆ ئامادەکردنی ئەو بەرنامەیە دیارە ئەو پرۆژەی دو سایدی ناو بازار لە ساڵی 2014 وەستاوە هێواش کاری تێدا کراوە ینی بە شێوەیەکی بەردەوام نەبوو وەستانەکە بڵێ قەتعی بێت دیارە من ڕێز لە بۆچوونی ئەو هاوڵاتیە دەگرم کە کۆمنتی کردووە دیارە ماش وەکو خۆمان وەکو حکوومەت گلەیمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر تەواو نەکردنی ئەم پرۆژێ و بە هاناوانە هاتنی ئەم پرۆژەیەکە چەندین جار لە ڕێگەی جنابی قایمقام جنابی سەرپەرشتیاری ئیدارە و ئەندامانی پەرلەمانی کوردستان و خەڵکی بە شەرەفی ڕانیە داوای تەواوکردنی ئەم پرۆژەیە کراوە بەڵام بەداخەوە وەکو پێویست بەدەنگمانەوە نەهاتوون لە ڕێگریەکان دوو ڕێگریە یەکێک لە ڕێگریەکان بوونی ژمارەیەک دوکانی هاوڵاتیانەکە مڵکی سەرفی هاوڵاتیانەکە تاپۆن بە ناویانەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بڕی 10 میلیارد دینار پارە تەرخانکرا بۆ قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانە کە حکوومەت تەنها 5 میلیاریدا بە شارەوانی 5 میلیارەکەی تر بە بیانی و یا بە هۆکاری بوونی قەیرانی دارایی 5 میلیارەکەی تر نەدرا و تەمویل نەکراوە تازە بە دوواداچوونتان بۆ پرسە کردووە نەک تازە ئێمە لە قەیرانی دارایی تا ڕادەیەکی زۆر باش بەڵێ کۆتایی هاتووە بەڵێ و خەڵکیش ئەڵێت ناکرێ بە بۆنەی کۆمەڵە دوکانێکەوە کە مافی خۆیانە قەرەبوو بکرێنەوە بەڵام مافی شارەکەشە کە ماستەر پلانی بەو شێوەیە کە دانراوە جێبەجێ بکرێت و لەسەر ئەرزی واقع خەڵک بیبینێت خەڵکی ئێرەش پێی خۆشە شارەکەی سیمای شاری پێوە دیار بێ نەک بچێتە ناو بازارەکە بڵێن ئێرە ناو بازاری ڕانیەیە بەڵا ئەو بە دڵنیاییەوە نیگەرانیەکانی هاوڵاتیان لەسەر چاوماندا دەنین حەقی خۆیانەوە ئێمەش پاڵپشت بە نیگەرانەکانی هاوڵاتیان نیگەرانین هۆکارەکە یەکێک لە هۆکارەکانەوە بوو کە حکوومەت تاکو ئێستاش ئامادەی تێدا نیە ئەم بڕەپارەیە کە بە قەرزە بیداتە سەرۆکاتی شارەوانی ڕانیە بۆی بتوانین چارەسەریەوە بەستن مەرجعی خۆتانە وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئێمە وەکو لایانی جێبەجێکار وەزارەتی داراییە کە پێویستە ئەم پارە بدات لە ڕێگەی لە ڕێگەی ئیدارەی ڕاپەڕینەوە نووسراومان کردووە و چەندی جا مراجعەتی جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆکاتی حکوومەت کراوە بۆ ئەم بابەتە لیژنەیەکی پەیوەندیداری شەیە بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە کە ڕاستەوخۆ لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە کە لیژنەیەکی جێبەجێکارە لیژنەی لاوەکی پێ دەڵێن کە پارەی پرۆژەکەش لە هەمان کاتدا کە لەسەر بودجەی نەوتە بەڕاستی تاکو ئێستا تەواوی ئەم پارەیە نەدراوە لە کابینەی نوێم بە دوواداچوونتان بۆم پرسە کردووە بەڵێ دەستمان پێ کردووە کابینەی نوێم چەند مانگێک چەند ڕۆژێکە دەبێ بڵێن چەند ڕۆژێکە دەست بەکار بووە پارەیە کە تەرخان کراوە ئەمە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە بەڵێ وەکو خۆی ماوەتەوە ئەم پارەیە سپاس دەکەم کاک سەردار دێمەوە خزمەت کاک حسێن دیارە ئێوە ئەگەر هەڵە نەبم قەزایەکی 270,000 کەسین باشە پێم خۆشە بزانم یعنی بودجە و نەسریەی ئێوە چەندێکە چکە گلەیی دەکرێتە وترێت ڕوو لە قایم قامیت ئەندرێت بەڵام دەست ئەنێن بە ڕوومانەوە بۆ پرۆژە داوای هەرچیەکەنی ئەڵێن نییە و ناکرێت من قایمی قەزایەکی گەورەی 270,000 نفوسی 4 نەهێشم هەیە ئەوەی کە جەنابەت دەڵی بە کۆینەکە ئەی تەسەور دەکەی هەموو ئیمکانیاتی من 1,200,000 مانگانە 1,200,000 کاتێ وەکو قایم قامی مانگی 1,200,000 دینارانەیە بەڵێ جا قوربان ئەوە بۆ ئەوەی ئەز دەکەم بزانی 800,000 بووە ئەوەی دووسێ مانگ دەبێت کراوەتە 1,200,000 800,000 مانە بووە بۆی کاگیادگەر من تەنانەت بای ئەو قەرتاسیە و ئەو بەندەوەرەقەی نابێت کە تەعمیمی دەکە من 72 دایرەم هەیە بەس بای ئەو بەندەوەرەقەی نابێ با لێرەوە هەم ئێمە خۆمان چوونی لای وەزیری دارایی حەق بۆ تەوحیدکردنی ئەوە گوتم منتەقیتیانە من سەر ڕئیسی وحدە ئیداری ئەم شارەم کێشەی
دایرەیەکم هەیە دەچم مەکتەبێک تاچی سەربانیان کوم بووە دەڵێت تۆ قایمقامی ئەو شارەی ئەنی من لانی کەم بتوانم هاوکاریی کەم شوشەی باشی کەواتە وڵاتیانیش مافی خۆیانە ئەڵێن تۆ قایمقامی ئەم شارەی بۆ ڕازی بووی بم بڕەپارەیە ڕازی نەبوون کاگەیانکە بۆ ئەمە هەموو ئەوانە بە نووسراوی ڕسمی و بەش فەرمی هەم لە ڕێگەی دارەوە لە ڕێمە حافەزەکانەوە هەموو گەێنراوەتەوە سەروی خۆمان من هەندێک بەڕێوەبەراتی هەیە لێرەکانە کە 6 ملیۆنی لە بەردەستدایە باشە بەڕێوەبەراتی شارانی 6 ملیۆنی لە بەردەستدا هەندێک شوێنیکەوە بەڵام ئەوەی ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ تەنانەت ئێمە کاگیادگار نە من نەقایم قایمی قەڵازەی وادە حیسابیشمان نیە ئەنی وحدەی حیسابی نیە ئەتۆکە وەصلێکی بەسیط دەبێت بڕاتەوە ئیدارە ئەنی ئەمە بەڵام لەم تەشکیلی تازای حکوومەتدا ئەوەی کە جێگەی دڵخۆشیە هەموو ئەو لیجانانیان پێکێناوە و ئێمە خۆمان وەکو قایم و سەرپەرشتیاری ئیدارە و هەردوو قایمەکە پلانی استراتیژی چەند ساڵی و هەیکەلەی ئیداری هەموو نەکان چکە دەسەڵاتەکانی گەڕاندوەوە من کاگیارگەر با من دووسێنقدرە لەم ینی ئەگەر بکرێت بۆی خەڵکیش ئەم بەرچاوڕوونی هەبێ بەسەرەن لە من قەزایەکی وەکو ڕانیە منتەقیتیانە من مهندیسێکم نەبێ مهندیسێک بۆی کۆی پرۆژەکانی سنوورەکەم لە سێکتەری پەروەردەیە تەندروستیە ئاوە کارەبا ڕێگەبانە مهندیسێکم لابێ و ژووری هۆبەی یاسایی ئەندازەیم هەبێ کۆی پرۆژەکان سەردانی پرۆژەیەک دەکەم بزانم کولفەکەی چەندە لە ساچەنی پرۆژەکە جێبەجێ کراوە بودجەکەی چییە کوێیە لەکوێوە تەمیل کراوە و لە ڕووی فەنیشەوە مهندیسەکە شارەزا دەزانێ ئەو بکە بەڵام من مهندیسێکم نییە من پێویستم بە مەساحێکە فەصلی منازعاتی زراعی کێشە کوشتتوکاڵەکانی گوندەکان و ئەوانە کە پێویست بە مەساح ڕووپێوەکە نیتە ئەو هەموو پێویستشوە هەیە لەم شارەیە من پێویستم بە یاساییەکە پێویستم بە یاساییەکە بۆ مخاتبەی محکەمە ئەو قەزیانەی قەزی یاساین یخۆ من ناکرێت بچم هەم ڕۆژە بەردەی داوای ئەمانەتان کردووە هەمان داوا کرد وەڵامیان چیە وەڵام با من بۆ تەواوکەم ئەین تەسەور دەکەی من ڕاگەیان کارێکم نییە تەختی ئەعلامی یەکەت بۆ بکە باشە ئەنی کەسێک نەم خەریزی ڕاگەاندن بێت تەختی ئەعلامی کار و چالاکی و سەردان و بەسەر ئەوەی جەناو دەبێ شتەکان ئەو بۆم تەنزیم کا و هەموو ئیدارەی شەکە بدە بڵێ کاکە لە فلان وەختە لە فلان تەوقیتەدا هەموو شتێک دەبێت بۆ خۆت بکەیت ئەنی کاتی خۆی ئەو تایناتانەی کە کراوە کاگەرگەر ئەنی تایناتێک نەبووە بە شێوەیەکی وەک دەڵێ لەسەر ئەساسی کەفا ئەو بەپی اختصاص و بەپی پسپۆری داوا ئێوە کابینەی نوێم و وەزارەتی لایەنی پەیوەندیدارتان ئاگادار کردوەوە بەڵێ ئەمەوەی کە جێگەی دەڕوبەریەی لێرە هەیە باوای ناو بنێم بۆ هەموو شوێنەوە ئەو هەر بۆ من نییە بۆ قەزاکانی کەژەوە ڕاستە قوربان بۆ هەموو شوێنەکانەوە ڕاستە ئەنی ئەوەی کە پێت دەڵم بەڵام ئێمە داوامان کردووە بەڕاست لەم کابینەیەدا و بەڵێ نیشان پێداوین قەزاکان جیاوازیان لە نێوان نەکراوە نەخێر چکە من چەند قەزای دیکە گەڕاوم نەیان و تۆ ئەندازیارێکمان نییە یان کێشەیەکی کارمەندێکی لە هەیکەلی ئیداریدا دەبێ هەموو ئەوانە فەرمانی وەزاریان پێ بدەر بچێ وەکو هۆبە و مەسئولی بەشێک هیچ شتێک نیە مەسەلەن من هەر دقێک داوا بکەم لە شارانی مهندیسم بۆ دەنێرێ بەڵام مهندیسێک کە لای خۆم بێ کۆی پرۆژەکان ئیشارەوانیشی لابێ سپاسانەکەم دێمەوە خزمەتتان کاک سەردار هەر ئێستا پاسەکەش لە ئاستی داری ڕاپەڕینە یعنی هەرمانگی سێ دێ دیتر لە هەموو کەناڵەکانەوە پارتە سیاسیەکان هەموو یەڵێ دەواازەی ڕاپەڕین ڕانیە وای کرد خەڵکی ڕانیە وایان کرد لێرەوە بڵێ سەیدا و لێرەوە تەقیەوە و لێرەوە دوژمن ڕاونراو بەڵام کە دێی یعنی ئەم شارە وەکو پێویست خزمەت نەکراوە وەکو پێویست هەلی کاریتیان نییە وەکو پێویست لا لەو هەموو پرۆژە گەشتیاریە جوانن نەکراوەتەوە کە یەک دنیا جێگەی تایە شوێنی گەشتیاری جوانن بەڵام چواردەوریان ڕووتەڵە و کە سەر پێی نازانێت قسەکە لێرە ئەوەیە یعنی ئێوە وەکو خۆتان یعنی لایەنێکی دیکەی ئیشەکەتان کە لایەنە گەشتیاری و گەشت و گوزاریەکەیە بۆ نەتان توانیوە لایەک یاخود وەبەرهێنەران ڕابکێشن بێن لێرە لایەک لە ئەو هەموو جێگە گەشتیاریە جوانە بکەنەوە و خەڵکیش بهێنن بۆ ئێرە هەم داهاتێکی هەبێ بۆ شارەکە و هەم لە ڕووی گەشەکردنی شارەکەشەوە زیاتر گەشە بکات چونکە ئەوەندەی من بزانم ئەو گەشتیارانەی دێن بۆ ئێرە کێشەی ئەویانەیە شەو لەکوێ بمێننەوە ڕاست کاگەتگار دەمێ باس لەسەر ئەوە بکەم دیارە هەموو ساڵێک ئەو نیگەرانیە دروست دەبێت لەلایەن خەڵکی ڕانیەوە کە بەرەو مانگی سێ دەڕۆین کە یادی ڕاپەڕین لە پێنجی سێکراوە
ئێمە هەموو ساڵێک داواکاریەکانمان گەیاندوتە حکوومەت نیگەرانیەکانمان گەیاندوتە حکوومەت سەبارەت بە پرۆژەی گەشتیاری دیارە ئەمە سنوورەکەی ئێمە سنوورێکی زۆر جوان هەڵکەوتۆ بە تایبەتی دەربەندی ڕانێکەیەکێکە لەو شوێنانەی کە پێویستە پرۆژەیەکی گەورەی گەشتیاری لێکرابە دیارە دەمەوێت باس لەسەر ئەو بکەم ئێمە بەڕێبەراتی گەشت و گوزارمان هەیە لێرە کە دەسەڵاتەکانمان جیاوازن ئەوان دەسەڵاتی خۆیان هەیە بەڵام سەر بە وەزارەتی شارەوانی بۆ شارەوانی سنووری جوگرافیای خۆی دیاریکراوە لە جێبەجێکردنی پرۆژە خزمەت گوزاریەکانی پرۆژەی گەشتیاری پەیوەندی بە بەڕێبەراتی گەشت و گوزارەوەیە باشە بەڵام ئێوە وەکو خۆتان کە لێرە ینی دانیشتون وەکو ینی بەرپرسانی شارەوانی کاک سێن وەکو قایم خامیەت و سەرۆکی یەکەی ئیداری ئێرە یعنی دانیشتن و کۆبوونەوەتان لەگەڵ دام و دەستگاکانی ئێرە نییە هیچ وەڵامێکتان بۆم پرسیارە وەرگرتووەتەوە ناوچە گەشتیاریەکانی ئێرە هەر وەکو بەرپرسێکشنەکە وەکو هاوڵاتیەک بەڵە ئێمە بەڵە کۆبنەوەمان کردووە دانیشتنمان کردووە دیارە پرۆژەی گەشتیاری کە دەکرێت دەبێت لەلایەن کەرتی تایبەتەوە بکرێت کەرتی حکوومەت خۆ دەزانی کە لە قەیراندایە کەرتی حکوومەت شکستی هێناوە بە حکوومەت ئەم کارە ناکرێت ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی ڕانیە کە چەند ساڵە لە قەیرانداین لە 2014 تاکو ئێستا ساڵی 2019 کۆتای 2019 ئەوەی کە کردومانە لەسەر بودجەیەکی کەمی خۆمان کردومانە کە بودجەکەمان بە ڕێژەی لە 170 دەتوانین داهاتەکانی خۆمان وەکو شارەوانی بەکاربێنین کەرتی تایبەت کە تاکو ئێستا هاتوون ئەوانیش بە بیانووی جۆرا و جۆر دیارە وەبەرهێن هاتووە سەرمایهدار هاتووە کە ویستوێتی پرۆژەی گەشتیاری بکە بەڵام گرفتەکان چی بوون بەنمونە لە سنووری شارەوانی ڕانیە شوێنێکی وانە بووە کە پرۆژەی گەشتیاری لێ ئەنجام بدرێت تەنها یەک شوێنمان هەبووە کە ئەمیش کلکەی کۆڵێنە خۆتان دەبینن کە داخلی ناوڕانیە دەبیت کە بەدەستی ڕاستەوە کە لە ماستەر پلانی گەشتیاریدایە ئێمە پێشنیارمان کردووە کە پرۆپۆزەلی بۆ کراوە لە ئێستا لە ئامادەکاریدا ئێستا حالیان کە ئەم پرۆژە گەشتیارە پرۆژەیەکی زۆر جوانە پرۆپۆزەلێکی زۆر باشی بۆ ئامادەکراوە لە وەزارەتی شارەوانیە ئەوانەی کە لە دەروی سنووری شارەوانی لە سنووری دەسەڵاتی سەرۆکاتی شارەوانی ڕانیدانێ کە پێویستە لە ڕێگەی ئیدارەی ڕاپەڕێت دەوڵەمەندەکانی ناو شارەوە دەوڵەمەندەکانی ئەم دەڤەرەوە بەڵێ یعنی یەکێکی تر لەوانەی کە بەنامە بۆ من هاتووەڵێ دەوڵەمەندەکان لێرە نایانەوێ لێرەوە بەرهێنان بکەن یاخود هاوکاری و ئاسانکاریان بۆ ناکرێ بۆی وەبەرهێنان بکەن لە شارەکەی وایە بەڵێ مناوتێ مەلەوانگەیەکی ڕێکوپێکی تیانە سنتەرێکی وەرزشی ڕێکوپێکی تیانە کە ئافرەتان و پیاوان بتوانن سەردانی بکەن پارکێکی ڕێکوپێکی تیانە چێشتخانەیەکی تیانە کافتریایەکی تیانە کە شایەنی خەڵکی ئەم ناوچەیە بێت وایە بەدڵنیاییەوە ئێمە نەقسمان هەیە لە بوونی هوتێلێکی گونجاو بۆی کە گەشتیاران لە سنوورەکە بمێنەوە تاکو ئێستا ڕیستۆرانتێک و تا مەطعمێکی وای لێ نییە کە وەکو پێویست بێ و گەشتیاران تێدا بمێنەوە چکە ناتوانێت 24 کاتژمێر بێنێتەوە بە پێیستا بەڵێ بەدڵنیاییەوە کاتژمێر تا یەک ساڵ اینجا بە گەشتیار بەڵێ تاکو ئێستا یەک کۆمپانیا هاتووە کە پێشکەشی کردووە داواکاری پێشکەش کردووە بۆ دروستکردنی هۆتێلێک ئێمە زەویەکەشمان بۆ دابین کردووە بەڵام زیاتر لە 4 ساڵە ئەم کۆمپانیا بەدەم داواکاریەکەی خۆینەوە نهاتوێتەوە و هیچ سەرمایهدارێکی تریش نهاتووە بێت داواکاری پێشکەشکە بۆ دروستکردنی هۆتێل و مۆتێل ئەوان داواکاری پێشکەش بکەنیان ئێوە بانگەوازێکیان بۆکەن دانیشن لەگەڵیانە قەت ئەمە ڕووی داوە لێ بەڵێ بەدڵنیاییەوە خۆمان داوامان بۆ یەک تەوزە هێک بەنسبەت منی گەشتیاریەوە ئەوەی کە ئێمە هەمانە بڕاستی دەربەندی ڕانیە دەربەندی ڕانیە ئێمە بۆ خۆت دەزانی جادە و محڕەماتینی خۆی هەیە هەتا ئێمە چوین موافقەتی وەزیری ئاوادانکردنەوە وەرگرتووە محڕەماتی جادە دەبێت 50 متر بۆ 75 متر دوور بێ یعنی ئەتۆ ئەو کاتە هیچی شوێنە گەشتیارێکە نامێنێتەوە دەربەندی ڕانیە ئەنی کە تۆ پێی وای لێ بکەی بەڵام ئێمە قسەمان لەگەڵ جەنابی وەزیری کردو ڕەزامەند بە بەوەی تەنها 10 متر لە دوای 10 مترەکە بتوانێت بکرێ بە گەشتیاری باش ئێمە لە ئێستادا خەڵکیی زۆر هاتووە تەڵەبی تەقدیم کردووە بۆ ئێمە بەڵێ وەکو بەڕێبەتی دەڤەرەکەیان نەخەرە خەڵکی سوورەکەیە خەڵکی سوورەکەیە بەڵاش تەڵەبی تەقدیم کردووە ئێمە دەوانێت بەڕاستی لەبەرەوەی دیتێڵ و شینی نەخشەی ئەو شوێنەمان بەشێکی گرفتمان هەیە هەندێک گوندی دەکەونە ناوەوە کاک مەسەڵەن ئەمە تقریبا لە قوڕەگەوە دەست پێ دەکات باشە لەوێەوە دەست پێ دەکات تا دەچێتە دەربەن چکە بەشێکیانە تۆ بەشێکی وتێل و شوێنە گەشتاری و ڕستۆرانتەکان لەو شوێنانەدا دەبەزێن ئێمە ئەوە خەریکی ماستەر پلانی ئەو شوێنانەین و بەڕێبەرایەتی گەشت و گوزار لە کۆتایی ماستەر پلانی ئەو شوێنەدا چکە تۆ کە
بانگشتی مقاولێک دەکەی دەبێت تۆ ئەرز و مستەلزەمات وینەکەت بۆ ئامادەکرد بێ لە ڕووی ڕێگاوبان و لە ڕووی پێداویستی ئەمە ئامادە بەڵێ کاوترێ کارەکان بە سستی بەڕێوەڕێوەخەڵکی بەبستی ئەمە ئێستا ئەمە تا دەربەندی ڕانیە خۆ پار ساڵ دروست نەبووە چەند ساڵە ئەم دەربەندە ئێستامە کردومانێتە یادگەرجان ئەوەی کە ئێستا بۆتە دوو سایت بای دوو ئەوەی کە بەزەنابەت دەڵێن بای 12 میلیارد ئیشی تیا کراوە ئەو جادە فراوان کراوە ئەو کاتە کە سارێک وەستابا مەجاریەوە نەبوو ئەنی شوێنەکەوا بوو بەڵام ئێستا فراوان کراوە مەجاری ئەوەی تێدایە ئێمە ئەوەی کە پێویستە من بۆ خۆم حتا وەکو حکوومەت و ئیداری ناوچەکە ئەنی هەوڵمانداوە زۆرترین تەرکیزمان لە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان ئێمە هیچ شتێکمانە بەردەستدانە بووە من بۆ خۆشم بۆی هەموو ئەو برادرانش علمیان هەیە بەشی ئەوان کە خلێرن من فترەی دەست بەکاربوونی من تقریبا هەمووی حوتەش ماگە من دەست بەکار بوو لە ئەو حوتەش ماگە دوو هەڵبژاردن کراوە یعنی بەبستم ئەوەیە کەمترین وەخت حکوومەتیش تۆ بە خۆت ئاگال لێوە نزیکەی 6 مانگ تشکیل نەبوو حکوومەت دەنا کۆی پرۆژەکان لە سەرجەم سێکتەرەکان بە سێکتەری پەروەردەیە تەندروستیە گەشت و گوزار هەمومان داخڵ کردووە ئەوەی کە جەنابەت دەڵێ کاگەنی من یەک نمونەی زۆر سادت بۆ هێنمەوە ئەگەر وانە بڵێوانی ینی ئەمە بەنداوی با بڵێن سماقۆڵیمان هەیە بە قودرەتی قادر بووە بە ناوچەیەکی گەشتیاری نە پلانی بۆ دانراوە هەر لە خۆیەوە ئاولەی کۆبوویەوە و خەڵگەستە لەوێ ئیشەکە و شوێنێکی گەشتیاری معیشەت و گوزەرانی چەندین خێزانی لەسرە بەڵام تۆ لێرە مادە خامەکە یعنی شتەخاوەکان هەمووی لە بەردەستە بەڵام ئێستا من بێ بچم بۆ دەربەندی ڕانی هەر نازانم لەکوێوە بچم کە شارەزانە بم بەڵێ ئەوەی کە پێویست بووە بۆ دەربەندی ڕانیە ئەکسەرەتی ئیشەکانی کەوتوتە ینی کۆتایی ینی هیچ شتێکی نەماوە کاک لە ڕووی ماستەر پلان و باسی تەندروستیت کرد با من پرسیارێکش لەسەر ئەوە بکەم یعنی یەکێکی دیکە لە گلەیەکانی خەڵکیم ناوچەیە ئەوەیە ئەڵێن کاتێکە کەم تەرخەمیەک لەلایەن وەبەرهێنەرێکەوە لەلایەن مقاولێکەوە ئەنجام ئەدرێت سستیەک گەندەڵیەک خاوکارکردنیەک خراپ بەکارهێنانی ئەو ماوەیە کە لە بەردەستێتی بۆ تەواوکردنی پرۆژەیەک ئەڵێ لێپرسینەوە ناکرێەوە نمونەی خستەخانەی 300 قەرەوێڵەیی ئەهێننەوە ئەڵێن تا ئێستا خەڵکەکە چاوەڕێت تەواو بێ هەر تەواو نەبوو وایە بەڵێ بەنسبەت ئەو خستەخانەیە دیارە ئەو خستەخانەیەکی زۆر گەورەیە ئەنی ئەم خستەخانێت 290 قەرەوێڵەیە دەتوانرێت بۆ 50 ساڵی کە گرفتی تەندروستی سنووری قەزای ڕانیە و بە پشدەریش چارەسەرکە هەموو سنووری ئیدارە ڕاپەڕین هەموو مۆزەف و فەرمانبەری ئەم سنوورە کرد تەندروستی کۆکەوە تەنانەت ناتوانێت اکتفای ئەوێ ناکات ئەم پرۆژەیەکی زۆر گەورە و استراتیژیە ئەم کاتی خۆی وەزارەتی تەندروستی تەنانەت خۆی وەکو بەشی ئەندازە قدرەتی جێبەجێکردنی ئەو پرۆژەی نەبووە داوێت وەزارەتی ئاوادانکردنەوە ینی لە ڕووی تەلارسازی و لە ڕووی هەندەسی و ئەوانەوە نەیتوانیوە لە غەیری ئەجیزە و دابینکردنی ئەجیزەکان کە وەکو وەزارەتی تەندروستی ئەوان مەسەرەن جۆری جیهاز و ئەجیزەی تۆبی ئەوەکان دەنا باقیەکەی جێبەجێکردنەکەی تەمەن لە سا 55 بۆ 60 پرۆژەکە جێبەجێ بووە ئەم خستەخانەیە بەڵێ لە سا 45 بۆ 50 پرۆژەکە ماوە کە جێبەجێ نەبێت ئەمە نزیکەی تقریبا لۆجستیەکەەوە یان لە ڕووی توانامرۆیەکەشەوە لە ڕووی بیناوە ئەمە لە ڕووی ئەوی توانامرۆیەکەوەنی ئەوی کە بەجەنابەت دەڵێم ئەمە ئەوە کێشەیە تا ئێستا یان وەزارەتی تەندروستی بەڵێن ئەوەی پێداون کە هەر کات بیناکە ئامادە بوو لەلایەنە لۆجستی و ئامێرەکانەوە کێشەی نەما ئەوانی ستافتان بۆ دابینمان یەکێ لە کێشەکان ئەوەیە ئێستا ئاڵێت ئەگەر کەسێک پەنجەیەکی بریندار بێت کە شەوانە چێتە نەخۆشخانەیەکی ئەم دەفەرە یاریدەدەرێکی پزیشکی ئەیبینێ پزیشک لەوێ نییە ئەگەر جڵتەش لێی بات هەر هەمان کەسەی بینی نازانی چۆنەکە هەم بەشێک هەندێک شتەیە بەڕاستی بێویژدانیشی تێدا هەیە ئەمە بەڵە ڕوونی کەوە یەک بەنسەت بۆ ئەوەی هینەکە تێنەپەڕین ئەوەی ئەو نەخۆشخانێت چکۆ پرسیاری هەموو خەڵکە بڵێ ئەمە نزیکی 50 بۆ 6 میلیاری پارەماوە بۆ تەواوکردنی هەنی ئەزیزەی تێدایە ینی ئەمە تەنها لە ئەردەن ئەو ئەزیزەی هەبووە ینی بای 10 میلیۆن دلارە باش ینی ئەم پرۆژەیەکی زۆر گەور استراتیژیە ئەمە ئەلێرەوە من بۆ خۆم سەردانی کۆی حزب سیاسەکان وە بە تایبەتیش لێرە مەسئولی لە کاک هیوە سەردانم کردو وەکتومە کاکە ئێوە حزبێکی ڕقەمیەکی ئەم وڵاتن هەچی جونگە ئەساسیەکانی ئەم وڵاتی لە دەستی ئێوەدایە تکال لێ دەکەم ئەو ئێستاش لە ڕێی بەرنامەکەی جەنابتەوە من داواکارم سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت دەستپێکی یەکەم کاریان سەردانی ڕانی بکەن
بابین هەندێک پرۆژە قسەی سەرۆکی حکوومەتیش ئەوە بوو وابزان بە گشتاندنیش کراوە کە ئاڵێت کەس باسی ئەوە نەکە حزبەکەی من حکوومەت کرد کاگە من بەبستم لە چ بوو بەسەر ئەتۆ پێشتر مەسەرەن سەرۆکی حکوومەت چۆتە گەرمیان 100 میلیاری بەزێت چۆتە هەڵەبجەوە بە بەڵام تا ئێستا سەرۆکی حکوومەت قزای ڕانی نەدیوە. باشە کاک سەردار پێمەڵێن تقریبن یەک خولەکەم ماوە بەڵام پێم خۆشە پرسیارێکت لێ بکەم دوایی تەکمیلە و بڵین تاواکاری قسەکەت چایەکە خۆینەوە ئینجابیکە پێم وا بێت تۆ دنیابینی تایبەت تەیە بۆ بەڕێوەبردننی شار لە تەواوی کوردستان ئەوەی لێرە تۆ بە خەلەلی ئەبینی لە بەڕێوەبردننی شارەکان و بە دیاریکراوی لە شار و شارەوانی ڕانیە پێت وایە کێشەکەی لەکوێیە و ئەبێ لێرە بە دوچی بکرێت چکە پێم وابێ پێشنیازێک شت پێشکەش کردووە. بەڵێ کاک یادگار دەبێت کاتی زیاترم پێ بدەیت بۆی بتوانم من لە سێکتەرەکەی خۆمدا کارکەم بەڵێ بە دڵنیاییەوە ئەو خاڵێک کە باسی دەکەی دیارە من دەمەوێت باس لەسەر ئەو بکەم بەڵێ لە بەڕێوەبردننی یاسای بەڕێوەبردننی شارەوانەکانی کوردستان هەرێمی کوردستان ئێمە زۆر لاوازی زۆر لە دواوەین ڕۆتیناتێکی یەکجار زۆر هەیە لە بەڕێوەبردندا کە بە جیاواز لە هەموو سیستەمی بەڕێوەبردننی شارەوانەکانی دنیا بە ئەوروپا و ئاسیاوە بە وڵاتە دواکەوتەکانیش کە لە ئاسیادان ئێمە کەم و کوڕیمان یەکجار زۆرە ئەم سیستەمێکی ئێستا شارەوانەکانی پێ بەڕێوە دەبرێت سیستەمێکی زۆر خراپە بێدەسەڵاتی سەرۆکی شارەوانی بێدەسەڵاتی شارەوانەکان لە بواری کارجێڕی دارایی بۆیە پێویستە تعدیل لە یاسای بەڕێوەبردننی شارەوانەکان بکرێت سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمان تعدیلی ئەم یاسایەکەن بۆی بتوانین خزمەتی زیاتر بکەین ئەگەر بینە سەر وردەکاریەوە کاتەکە گونجاو بێ بە تەفاسیل باز بکرێت خەڵک هیچ گلەی لەوە ناکە کە سەرۆکی شارەوانی کەم تەرخەم بێ بۆیە گلەیەکە لە سیستەمی ئەگەر کەم تەرخەمیەکیش لە لای ئێوە هەبێ هاوڵاتیان گلەیتان لێ بکەن خەتای تۆ نیە دەستت بەستراوە نایڵێت سەتانەوەتی پەیوەندی بە سیستەمی بەڕێوەبردنەوە هەیە من دێمەوە خزمەتت بۆی ورتر لەسەر و باسە بوەستین ئێستا چین چایەکە خۆینەوە و ئەو هاوڕێ بەڕێزانش پرسیارەکانی خۆیان. بەڵێ عزیزان سڵاوتان لێبێت هەر لە ڕانین هاتوینێتە کافێک بۆ ئەوەی چایە قاوەیەک بخۆینەوە بەرنامەکەمان گفتووە بکەین من جارێ هیچ ناڵێم بۆی ئەو هاوڕێ عزیزانش قسەکانی خۆیان بکەن لە مامۆستاوە دەست بکەین فەرق. وەڵام من ئەوەی لە قسەکانی جنابی قایبقایم و جنابی سەرۆکی شارەوانی گوێم لێ بوو ئەوەندان باسی وەزع خراپی خۆیان کرد کە بەڕاستیە من خەریک بوو کێشە و معاناتی شارەکەم لەبی بچێتەوە بەسەراحەت. ئەوەی من ئاگادار بم ئەو بودجەی کە دابەش دەکرێت بەسەر پارێزگاکاندا بە پێی ڕێژەی دانیشتوان دابەش دەکرێت. ڕێژەی دانیشتوانی پارێزگای سلێمانی بە گەرمیان و ڕاپەڕینەوە بەقەت هەولێر و دهۆک هەردووشیان شتێک کەمترە. ئەم بودجەیە وەک خۆی ئەوەی کە لە دەستی حکوومەتدا و دابەش دەکرێت چۆن لە هەولێر و لە دهۆک و لە دیانە و لەو شوێنانی تر بودجەکان دەگاتە شوێنی خۆی و لە کاری خزمەتگوزاریدا بەکاردێ بە هەمان شێوە دەگاتە سلێمانی و ڕانیە و گەرمیانیش. بەڵام جێگای پرسیارە هەر بەڕاستی کە ڕێژەی دانیشتوانی ئێمە بە بەراورد لەوێ زیاترەوە بودجەشمان زیاترە بۆ نەتواندراوە ئەم پرۆژە خزمەتگوزاریانە وەک خۆی جێبەجێ بکرێن. مادام کە بودجە هەیە جگە لەوەش لە ساڵی 2014 من ئاگادارم بە معلوماتێکی دقیق سنووری پارێزگای سلێمانی هیچ داهاتێکی ناو خۆی نەگەڕاندۆتەوە بۆ خەزێنەی حکوومەت بە ئامانجی ئەوەی کە لە پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەوانەی کە پەکیان کەوتەجا بە هەر هۆکارێک بوو بێت تەواو باش. کۆمەڵێک شتی باس کرد کاک سەردار کە ئەمە داهاتێکی زۆر ئەوەندە عەدەدا مەسەلەن ڕێژەکەی گوت ڕەخەمەکەی گوت کە ئەوەندە داهاتم لە بەردەستە بەڵام لە شوێنی ترەوە ڕێگیری دەکرێت لەوەی کە من لە شاری ڕانی سەرفیکەمەوانە. زانی چۆنە کاک سەردار من کە سەرۆکی شارەوانی بم دەسەڵاتێکی ڕەهام نەبێ بەوەی کە بتوانم خزمەتی شارەکەی خۆم بکەم هەر بەڕاستی ئەم پۆستە بەجێ دێڵم بۆ ئەوەی گەنجی شارەکەی من لە زیاتیەوەی ڕووی ڕێخنان و گلەی و گازەندەکانیان لە من بکەن لە حکوومەتی بکەن. جا ئایا پارێزگاری سلێمانیە سەرۆکی حکوومەتە جێگیری سەرۆکی حکوومەتە هەر کەسێکی ترە. ئەمە بەڕاستی گرنگە. جووسایی دێک لە ڕانیە ئاماژەی پێدرا کە تەواو نابێت. ئەم جووساییدا
ئەمن تاڵێک لەسرم هەڵنەوەری بوو کە دەستی پێکراوە ئێستا موم بەسەریەوەنەمە ینی تەمەنێکە بەڕاستی ئەمە کارەساتێکی یەکجار گەورەیە ئەگەر قرار وایە ئەم دوو سایدا لەسەر شخصێک کە مڵکەکە خۆی خاوەنیەتی و خاوەندارەتی لە ڕووی قانونیەوە ئەم شخصەیە یا دەبێ حکوومەت ئیدارەی ڕاپەڕین جورئەتی ئەوەی هەبێ کە بەڕاستی لە ڕووی یاساییەوە بڵێت ها جۆرێک لە جاتر بەندی یاسایی هەیە کە تۆ دەبێ ئەم جا دەبێ ناکرێ ئەم جا دێتە ساڵی تر ئاوڕاستی یان ئەو کەسەش کە حەقی شەرعی خۆیەتی دەبێ زەرەدەکەی قەرەبوو بکرێتەوە دەبێت توانای ئەوە تێبێ قەرەبکەوە زۆر سپاسانەکەم سپاس وڵا هەموو کێش و گرفتانەی کە ئاماژەی پێکرا من دەرەنجامێکی خراپ ینی لە ناوڕانی لێکوتۆتەوەیشەوەیە کە بێکاری یەکێکە لە گەورەترین کێشەکانی گەنجی شاری ڕانیە بە حکمیەوەی کە شاری ڕانیە ڕەنگە جیاوازیەکی زۆری هەبێت لەگەڵ شارەکانی کەویژەوەیە کە کەمی پرۆژەی و بەرهێنان تایدا هەر دەکرێت بڵێم هەر نییە ئەمە وای کردووە لانی حکوومەتیش تاستێکی زۆر لاوازیانی دامەزراندن لەم شارە بەراورد بە شارەکانی کە زۆر کەمە ئەمە ئەگەر یەک جیاوازی ڕانیە بکەین بەو مێژووی کە من دەیبینم باس ناکەم ناگەڕێمەوە بۆ مێژووی کۆنتر تەنها ئەوەی کە من بینیومە لە قوربانیداندا یەکەمە بەڵام لە بێخزمەتیدا هەر یەکەمە چۆن یعنی ئەگەر شەڕی داعش بن منەوەەر بگرین تەماشا دەکەی زۆرترین شەهیدی شەڕی داعش لە دەڤەری ڕاپەڕین لە دەڤەرەکەی من بووە بەڵام بەراورد بە خزمەتکردن بە شارەکانی کە پێم وایە کە زۆ غەدری بۆچی گەڕێنیتەوە کۆمەڵێک هۆکار هەیە ژەوەیە کە بەڕاستی حکوومەت تەنها لە 5/3 شاری ڕانی بەبیە دێ لێرە کۆمەڵێک ئاماژەی گەورە و کۆمەڵێک شیعار وەرز دەکاتەوە کە لە دوای 5/3 ئیدی تا 5/3 کە هەستەکەم ڕانی لەبیر دەچێتەوە ئەمەش کۆمەڵێک هۆکار هەیە لە پێش هەمویانەوە هەستەکەم نایەکێتیەکێ لە نێوان ئیدارە بە شێوە گشتەکەی فەرمانگاکانی شاری ڕانیە بەگشتی و ڕاپەڕین بە دیاری بەگشتی ئەمە لەلایەک لەلایەکە کاگیادگار کێشەی گەوری ئێمە ئەوکو باسم کرد کێشەی گەنجان ینی منۆکو دەمەوێت دیفاع لە داواکاریەکانی گەنج بکەم لێرە ئەو ژەوەیە کە ئێستا ئەوکو باسم کرد بێکاری ئەگەر ئێواران پیاسەیەکی بازاری شاری ڕانیە بکەی ینی نیگەرانی بێئومێدی بە بە گەنجی ئەم شارەوە دەبینی ئەمە لەلایەک نەبوونی پرۆژەی گەشت و گوزاری وەکو بەڕێزیان باس ئاماژەتان پێکرد باوەڕ بکەن ینی شاری ڕانیە جوانتنی سروشتیە کەمترین گەشتیار لەسەر پێم وایە لەگەر بەراوردێکی لە نێوان شارەکانێکی هەرێمی کوردستان کەمترین گەشتیار سەردانی شاری ڕانیە دەکات لە کاتێکدا شاری ڕانیە جوانتنی سروشتی گەشتیاری هەیە سپاسانەکەم زۆر سپاس فەرموو جەنابتان من لێرەوە نازانم لە چۆ دەست پێ بکەمێنی لە خەمی خۆسووتاندن و خۆکشتنی ژنان یان لە خەمی لاوازی کەیسەکان کە کاگەدگار کەیسێ 3 ساڵە ژن خۆی سووتاندووە تا ئێستا حاکمیەک لای نەکردوێتەوە دادوەریەک لای نەکردوێتەوە تۆمەتبارەکەی سەر لە ئەوروپا دەسوڕێتەوە ینی بۆچی دەبێت بە کەفالەت یان بە بڵێن لەسەر خواست و داواکاری کەسایەتێکی ئەو منتیقە بەلایەنە عەشاری و کۆمەڵایەتێکە چارەسەرەکرێت بۆچی دەبێت بێ ئێوە کاوسن ئێوە وحدە ئیداری لەو سنوورە بێگومان ئەو شتانەشتان بیستۆ بۆ ڕێگە بۆ دەدەن ینی بۆ ڕێگە بۆ دەدەن کە کۆمەڵێک دزی زۆر بکرێت لێرە خەڵک دڵە خوڕپەی بێت لە بەرەوەی کە ناتوانێت سارەکە لە بەر دەرگا ڕابگرێت ئەنی زۆر بووە بە دیاردە بۆچی وەختێک بوو بە دیاردە ینی خەڵک ترسی ئەوە هەبوو بێت بە دیاردە بەڵام دیار 5 سارە 6 سارە لە ماوەی مانگێکدا زۆر ینی ئەوە لە ینی کێشەکانی تر ینی مەسەرەن کێشەی سەکەنی کێشەی ئاو کێشەی مەسەرەن کارەبا سوتەمەنی مۆلیدەکان کێشەی ڕێگاوبان ئەوە زۆر باسکرا کێشەی کەمەندامان کەمەندام هەیە 3 تا ئێستا دەرچۆتەوە لە لیژنا 2 ڕەفزکراوەتەوە لە ماوەی 2 ساڵدا 4 لیژنا بۆ بەس 5 لیژنا بۆ بەسراوە بۆ دەبێ لیژنەی کەمەندامی خەتای دکتۆرەکانە یاخود خەتای چییە کەمەندام هەبوو لە 180 هێناوە یەکەم جار ڕێژەی کەمەندامەکەی دوای بۆ کراوەتەوە 145 هێناوە یعنی بۆچی دەبێ ئەوە وابێ ینی بۆچی ئێوە ینی ئێمە پێتان دەڵێن نەمازانی و بەڵام ئەو زانیتان لێرەوە زانیتان پێویستە لێرەوە زۆرترین ینی باری سەرشانی ئێوە زۆر قورس بووە بەڕاستی ئەگەر هەر بزانن وە هەر ناچێ ڕێگە ینی بە ڕێگادا ناڕوە ئیشەکە ناڕوە کاک سەردار بازەکە بودجێکەمە جەنابەت بازەکەی بودجێت کەمە فەرمانبەرکەمە بۆچی داوا ناکەی ئەگەر داوا ناک با بە تەنسیب خەڵک بێ بۆ لای ئێوە دنیا خەڵک خۆبەخشێ دەیەوێت ئەو مارەسەی کە مارەسەی تەدریسەکەی خۆی بکە ئەنی خەڵک هەیە بێ ئیشە لە ماڵە دانیشتووە ئێستا خۆبەخشی جوەر ناگرن لە خەسخانە خۆبەخشی جوەر ناگرن کاگیادگار
ینی ئەوەندە خەڵک بەڵێ ئەوەشم بیستمەوەشم بەنامە بواتەوە بەڵام باسیەوە مەکەن خۆ بەخش پێویستی بەوەی واستە بێت بەڵێ بۆ ژوە کاگەرگار دەزانین چۆنە پێم وابێ بودجە بە دەرەجەیەک کێشە نییە بودجە بە دەرەجەیەک نەبووتە گرفتێکی گەورە پێم وابێ لێرە چەند کەسایەتێکن ئەو ڕێگانی کە باسمان دەکرد بوون بە لەمپەر بۆی کە ڕێگاکانی هاتنەی ناو شار یان ئیناو بازار چەند کەسێکن ینی ئەوانە کەسایەتی ئەو منتیقان ئەگەر داوای پارەیەکی زۆر زەخم دەکەن یعنی حکومەت پێویستە ئەوەی کە بڕیەوە تەواو بڕیەوە بۆچی بۆ فەرمانبەران دەڵێن دەبێت تا سەعات 3 داوام بکەن دەبێت هەموو خەڵک داوام بکەن ینی بەس بۆچی ئەوە ناتوانن کە قەرارێک ماستەر پلانی شارەکەیە جێبەجێ بکەن سوپاستان زۆر سوپاستانەکەم هەربژین دێمە لای خاتون هەموو قسەکان وەرەگرین و دێمەوە خزمەتیەوە سپاسان دەکەم دەستان خۆش بێ کە بەرنمەیەک لە جیاتی حکومت لایەکی لە ڕانێ کردەوە سەردانی لە خزمەتین واجبە سپاسان دەکەم بەڕاستی دەڤەری ڕاپەڕین مەدالیا شەرەفە لە ملی حکومەتی هەرێم هەر کابینەیەکی حکومت کە تشکیل دەبێت دوای سوێندی یاسایی ئەو مەدالیا شەرەفە لە مل دەکە چونکە بەرهەمی ئەو دەڤەرەیەکە و حکومەتە دروست بووە ئەو بەرهەمەی کە ئەوان چنیویانەتەوە و ئەوەی کە لە ناو دنیادا ناسراوە و حەق و حسابەکان لەگە حکومەتی هەرم دەکرێت دەبێ بزانن ئەنجامەکەی ئەوە بوو کە قوربانی خەڵکی ئەو ناوچەیە هەموو خەڵکی کوردستان و بەڵام بەتایبەتی دەڤەری ڕاپەڕین کە قسەی هەمومان ئەوەیە لە دوای پێنجی سێوە فەرامۆش دەکرێن شتی باش دەکرێت یعنی ئینسان ناکرێت ئەوەندە بێ ویژدان بێ بڵێ هیچ نەکراوە هیچ کراوە ئیشیش دەکرێت بەڵام نادادیەکە ئەوەندە زۆرە وەکو چۆن دەڵێ دەڤەری ڕاپەڕین جەستەیەکی ئەوەندە بریندارە ئەوەندە شەکەتە بچۆ سەر خەمەکان دەچینە سەر خەمەگەڵ باش فەرموو یعنی برینەکان زۆرن خەمەکان یەکێک لەوانە طبعاً لەگەڵ ڕێزم بۆ ئەو دوو بەڕێزە لەوانەیە ڕووی پرسیارم زیاتر لە سەرۆکی شارەوانی بێت بۆچی میکانیزمێک نادۆزرێتەوە بۆ کێش بۆ دابشکردنی ئاو ئەوەی چێکە لە کێشەی ژنان یعنی مامۆستا مۆزەف چۆتە دەوام چۆتە دائیرێ دەڵێ ئەو ڕۆ لە ماڵێ نەبوون بێ ئاوم بەڕاستی بێ ئاوین لە دوو ڕۆژیدا سەعات و نیوێک دێت لەو سەعات و نیوەی لەوێ نەبێ ئاوەکەت نەچۆتە سەرێ باوەڕتان بێ لە کاتی لافاوەکەی کە ئەو ساڵ ئەو بارانە زۆرە باری ئەو دەربەندەکە خەریک بوونیوێ ڕانێ ببە ئێمە گەڕێکی ئێمە ئاوی نەبوو ئەومان نەبوو هەتا لە پۆستێکی فەیسبوک نووسیم ئاومان نییە یعنی ئەو کێشە بۆ چارەسەر ناکرێت دەمەوێت میکانیزمێک بدۆزرێتەوە پێوەری ئاوم بۆ دەوەستی بە هەموو قانونێکی دنیادا پێوەری ئاو بۆوەیە کە تۆ لە 24 ساعتی کە ئاو دێت چەندی بەکاردێنی ئێتۆ ساعت و نیوێک بە هزار دەردەسەری ئاو دەدەی بە من جاری وان میراوەکە لە بیری دەچێتەوە 2 ساعت چاوەڕێمان کردووە ئەو پێوەرە چم بۆ بنووسێت یعنی ئەوەی بەڵێ گرفتێکی دیکە ئەگەر بینە سەر لایەنە پەروەردەیەکەی بەڵێ لە بوارەکە لەو کەرتەی و لەو سێکتەرە بەڵێ لەو وەکو مامۆساکە فترەیەکی زۆر خزمەتم کردو ئێستاژ وەکو بەڕێوەبەری ئامادەی ڕانێکچان باوەڕت بێ یعنی ئامادەی ڕانێکچان وەک ئەوێت تۆ یەک چەپکە گوڵ بێنی بیخێنا یەک تەنەکەی ژەنگاوی لە بینایەکداین ئەو بەڕێزانە بخوان سەردانیان کردووە بینی ویانە یعنی کە قایمقام جارێک هاتوتی وەڵای حەقتانە ئەگەر نەک جارێک داواکاری بکەن هەر بەجێی بێڵن خەریکە بەسەرمان داداڕوخێت 6 پۆلمان بەجێ هێشتووە یعنی دەرگامان لە سەقفڵدا و خەریکە سەقفەکەی دەڕوخێت هیچ ئەوێکی سەحی تێدانێنە ئاوینە ئاوەڕۆی یعنی ناتوانیت پۆلێکی بشۆ لە بەرەوە ئاوی ناڕوە کە باران دەبارێ لە سەقفی سەرەوە ئاو دێ چەند جار بەڵێنمان پێدرا کە بینایەک دروست بکرێ بۆ ئێمە بێ کاکە بینایەک دروستکەن با ببین بە میوان لەو بینا ئەوەشمان قبوڵە یعنی تەلەبێک دێت بەو هەموو حەز و ئاواتێ گەنجێک وەکو ئێمە ئاگای لە هەموو ئەو خەمانە نییە ئەو تەمەن و زروفەکەی وایە کە جواتر بیر دەکاتەوە دەڵێ مامۆستا کە دێمە بە دەرگای مەکتەبێ لە خوێنی پەشیمان دەبمەوە ئەوەندە ناخۆشە هەتا تەلەبەکان ناویان نابوو لە شوێنێک نووسیبیان زیندانی زاویرە یعنی وەکو زیندانێک سەیری دەکەن چونکە خەسخانەی عسکەری کۆنی ساڵی 1970ەکان بووە دراوە بە ئامادەی ڕانێکچان جا ئەوە معاناتی بەشێک لە مەکتەبەکان لەوەی کە گەڕەکەکان وەکو پێویست قیرتاو نەکراوە بەتابەتی ئەو گەڕەکە تازانە بۆ نمونە لە گەڕێکی سەردەم مەکتەبی سەرکەوتنی لێ کە منداڵەکانی خۆمی لێ پارچوون بۆ شارەوانی مانگی دەبوو سەرۆکی شارەوانی لەوێ نەبوو جێگری لێ بوو کاک محەممەد مکتم وەکو داکی سێ خوێندکار هاتووم وەکو ژنێکی گەڕەکەش هاتووم یعنی معقولێت تۆ باران ببارێ نەتوانی بە 8 دقە ڕێگا لە 2 ساعتی چواقڕنەی نەتوانی بێ سەرجادەی لە بە قوڕاوی منداڵەکەم هاتۆ ڕۆژێکی مامۆستاکتی کوڕەکەت بزۆزە کە چوومە مەکتەبێ بۆچی عەجوولە دەڵە زۆر لاقی دەخورێن مامۆستای گیان
سێ دقە لە مەکتەبەکەی دوورم لێرەوە لە نیوەی پاتۆڵەکە ئەو منداڵانە هەمووی دەکەونە ناو گۆمە ئاوەکەی دەوری مەکتەبێ حتممە لاقی بە خرودێ لە ناو پێڵاوەکەیدا یعنی چاکردنی ببوورە چاکردنی دەوری ئەو مەکتەبەی لەوانەیە پارێکی زۆری نەبێت ئەگەر جادەکانیش هەمووی نادارمەر ئەمڕۆ لە ناو بەرنامەیەکی لێ دەکەم یعنی تکای لێ دەکەم وەکو برایەکی بەڕێز تەنها بتوانێت تا باران نەباریوە دەوری مەکتەبەکان چاکات و ببوورە یەکشتی کە دەڵێم ئەوەی کە باس لە دەربەند دەکرێت باوەڕ بێ دەربەند بەس بۆ مەلەی پیاوانە یعنی وەکو خێزان بتەوێ ئێوارەیەک فێنکاتی وەگری دەبێت ڕووی خۆت وەرگێڕی ناتوانانی چاو لە ئاوەکەی وەکەوەی نەکراوەتە ناوچەیەکی گەشتیاری شوێنێکی واش نەکراوە خێزان بتوانێت ئاسوودەی تێدا ببینێ لە هەموو کاتی وەڵامیشیان هەبێت بۆی کاتی وەڵامیشیان هەبێ فەرموو دەستخۆش بێک یادگار وەڵام تەفاسیل نادەم ستاکە وایە بکەین بە پرسیار بۆ دەست پێ دەکەم بەخێراتنی دەکەم سود لە کات وەردەگرم سەری پرسیارەکان دەڵێم خۆت تەفاسیلەکە لای جەنابێت سەبارەت بەو 1 میلیارد دیناری لە پەرلەمانی عێراق دەرچوو بۆ ڕانیا ئێوە دەزان بە دوواداچووتان کردووە لەگەڵ ئیدارەی ڕاپەرین بەڵام زیاتر دەبێت بە دوواداچوون بکەن و 8 مانگ 9 مانگ ڕۆیش هیچی دیار نییە و پلانیشتان چیە بۆچی دانێن خاڵی دووەمم بواری ڕاگەیاندن لە ڕانیا بەڕاستی لاوازە چەندین کەناڵی ڕاگەیاندنی زۆر گرنگ هەیە کە پەیامنێریشیان نیە ئێوە حەقا داوایان لێ بکەن نووسنگە بکەنەوە لە ڕانیا ئەگە هەر نەشیان کردەوە دەکرێت لێدوانیان بۆ نەدەنیان لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی بانگیان نەکەن وەک فشارێک خاڵی سێەمم ئەو ماوەی زۆر ڕاگەیاندنیش بەداخۆشتەکەی گەورە کرد لەو منتیقی ئێمە بواری مەخدەڕات و دزی کردیانە دوو ڕووی ناشرن بۆ شارەکەمان شارەکە بۆ شێوەیە نییە زۆر ئارامە ینی ئارامیەکە چی هەندێک دزی هەیە دزی سیارە لە شارەکانی کەش بەڵام درەنگ دزەکان گیران بەداخەوە ئەوەش هیوادار سزای خۆیان وەرگن بۆ بواری مخدەڕاتیش خەڵکی نیگەران کردووە ڕاستە هەیە بە حکمیەوەی سەرسنوورە بەڵام ڕاگەیاندەکان وا لێ بکەن کە ئەو شارە ناشرن نەکەن خاڵێک کە کاکسین هەرمایکەکە یەک تۆز نزیکەی باجی زەویزار لە ڕانیا تەنیا لە سنتەری ڕانیا هەیە بۆ نمونە تۆ زەویەکە بێت لە سنتەری ڕانیا 10 ساڵ پێش ئێستا وەرگرت بێ ئێستا بچی بیفرۆشی بە ناو کەسێکیکەی 2 ملیۆنی لەسرە 3 ملیۆنی لەسرە بەڵام لە قەزانایەکانی چوادەور نییە ئەوە هیوادارم هەڵێکی جددی بدەن لە کاک سەردا چەند پرسیارێکم هەیە زۆر کورد بێ بۆی کاتی وەڵامیان بەڵێ جا من لەبەرەوەی ئاخیر بووم کاک سەردا ڕاستە من چەندین جار هاتوومە لای جەناوت پێشنیارم بۆ کردووی وەکو ینی خزمەتێکی ئەو شارە دوایانی پێشنیار ینی سێ مانگ لەم و بەربوو سێ خاڵی گرنگم پێدای ئایا بە دوواداچوونتان کرد ئیشتان لەسەر کرد سەبارەت بە عەدیقەوانە نادی مۆزەفین قرار بوو بدرێتەوە قەرەبوو بەڵام ئێستا گەراجێکی ئەهلیە ئەوە بۆچی وایە 400 ماڵ هەیە کارسەرلار لە نێوان تیتۆکە و هەنجیرە لای مزگەوتی بڕوا کە بێ ئاون بە تانکەر ئاویان بۆ دێ ینی ئەو بیرەی ئێستا کە لێ بدەن پارەی ساڵێکی ئەو تانکەراتەیە کۆتا خاڵم ئەو جادەی ئێستا دەڕوا لە لای ماڵی کارەکە بۆ سەرکە بکان تەنیا یەک خاڵماوە لای ئەو ماڵە ئاغایە کە تاپۆی خۆیەتی گوایە دەڵێن من شارەوان هیچ ئیسام بۆ ناکا بۆیە منیش ماڵی خۆم بەلاش نادەم هیوادار میشی جدی لەسەر کورت و پوخت لە ماوەیەکی زۆر بالای خۆت بێمایکە کار وەڵامی ئەوانە بیتەوە دێمە خزمەتی جەنابیشە چکە پرسیارەکان لە تۆ زیاتر بوون زۆر بە کورت و پوختی بۆ نووسیەوە بەسی ناڵێم بۆی کاتەکە زوو دەگەێنم دەمەوێت ڕای بگەێنم کە کار دەکرێت و پرۆژەش هەیە لە ئێستادا بە بەڵگەوە هەر کەسێک لەو ڕۆژنامە نووسانەی هەر خەڵکی ڕانیە بابێ بە دوواداچوونکە لە ئێستادا 12 ملیار و 800 میلیۆن کار لە پرۆژەی ڕێگاوبان دەکرێت جگە لە پرۆژە گسکە زۆرا و زۆرەکان بەڵام دەمەوێت لە مامۆستا جەوەرەوە دەست پێ بکەم جادەی سەرکەوتەکان بۆچی ئەو بەشەی ماوەتەوە بەڵێ بەشێکی ماوەتەوە کە پەیوەندی بە هاوڵاتیەکەوەیە دراوەتە دادگا مڵکەکانمان بۆ قەرەبوو بۆ داناوە شارەوانی سەرجەم قەرەبۆکەی بۆ داناوە بەڵام دادگا کەم تەرخەم بۆ لە بەرامبەر خەمڵاندنی و بە بەڵگەوە هەمانەکە ئێستا لە دادگایەوە جەنابی قایم خان ئاگاداری ئەوەی کە چەندین جار مڕازعەتمان بە دادگا کردووە بۆ زووتر تێپەڕاندنی ئەم بابەتە بێ ئاوی پەیوەندی بەمنەوە نیە وەڵامەکە بۆ جەنابی مامۆستاش و بۆ مامۆستا پەیوەندی بە بەڕێبەراتی ئاوی ڕاپەڕینەوە کە هیچ دەسەڵاتێکی ئێمەی تدانە ئەمە بودجەی خۆیان و دەسەڵاتی خۆیان جیاوازە جادەی چلمەتریەکان جادەی چلمەتری و 6 مەتری بڵێ لە ئێستادا چلمەتری لە جێبەجێکردندا سیمەتری لە جێبەجێکردا سەبارەت بە 6 مەتری هەڵەیەک هەیە لە ماسەرپلانی ڕانیەدا کە 2 شەستی داخل کراوە کامە هەڵەیە داوامان لە وەزارەتی شارەوانی و بەڕێوەتی نەخشەدانان کردووە بۆ ڕاستکردنەوەی ئەم بابەتە نادی مۆزەفین دراوە بە
ئەو هاوڵاتیە بەشێک لەو هاوڵاتیانەی کە مڵکەکانیان تاپۆن لە دووسایدی ناوبازاری ڕانیەوە دەمێن ناوی ئەو کەسەش بێنم یەکەم کەس کە قبولی ئەم شوێنەی کردووە ماڵی شێخ سەدەدین بووە کە هەموو ڕێکارەکان تاوە بەڵام محکەمە کەم تەرخەم بووە و تاپۆ هەڵەیەکی کردووە لە تۆمارکردنەکەی ئەگەر نا مڵکی ئێمە بە ناوی ئەوانە دراوە بە ئەوان ئێوانش دراوە بە ئێمە و بەشێکی تریشی لە ئێستادا لە مامەڵەدا بۆ ئەو هەوڵاتیانەی کە مڵکەکانیان بەردووسایی دەکەوێت کە ئەمە زانیاریەوە دەمەوێت زانیاری تاواتان دەمێت بە بەڵگەوە بۆی کە هاوڵاتیان گلەی لە ئێمە نەکردنەکەش سەدارەوە ئاگادارکراونەوە کە بڵێ هەتا ئەم ڕۆژ خاوانەکەی بان کراوە کە چەند دوکاندارێک لام دوکانەکانیاندان یاڵە دوکانن لە هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا کە چۆڵیکەن دایان ڕوخێنین ینی پرۆسەکە بەردەوامە بۆ دووسایدی ناو بازار سێ خاڵە گرنگەکەی کە جەنابەت باس دەکەیت دەستت خۆش بێ هەمویان لە جێگای خۆیدا بوون هەمویان خاڵی ئیجابی بوون بەداچوونیشم بۆ کردنەوە ئیشیشیان لەسەر دەکەم قوتابخانەکە ئەو چواردەوری بۆ چارەسەر ناکەن ئێمە زیاتر لە 600 میلیۆن دینار لە ساڵی ڕابردوو سەرفمان کردو بۆ چاوڕژی دەوری بەری قوتابخانەکان و ئەمە مسەرسەکاتمان هەیە دەرخستەمان بۆ ئەوە چارەسەر بەڵام مامۆستای بەڕێز لافاوی ساڵی پار نەک چاوڕژی تێکداوە جادەوبان و قیرەکانیشی تێکدا نەک لە ڕانیە لە هەموو کوردستان ئەم خەیرانە دروست بوو بڵێ بۆچی ینی کۆنکرێت ناکرێت بۆ کۆنکرێت ناکرێت باسمان کرد پێشووتر نەبوونی بودجەیەکی پێویست وەکو پێویست هەیە لە ئێستادا ئێمە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی پێشنیاری بۆ دەکەم ئەم پارەیە بتوانم سەرف بکەم لە ڕانیە دەتوانم هەموو چواردەوری قوتابخانەکان کۆنکرێت و قیر بکەم بەڵام بە شەرتێک وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی دەسەڵاتەکەمان بۆ دابەزێنێ لەو مایکەوە داوا لە جەنابی سەرۆکی حکوومەت دەکەم بێبەتەنگ ئەم شارە ئێمەوە لەگەڵی دابنشین لەگەڵ فەرمانگە پەیوەندیدارەکان بۆی بتوانین ئەم عاناتێک کە هەمانە بیگەێنین بۆی دەسەڵاتە دارایەکەمان فراهەمتر بکرێ و جارێکی تر داوا لە وەزارەتی دارایش دەکەم و جەنابی وەزیری دارایش لە خزمەت جەنابی سەرۆکی حکوومەت ڕابێ بۆی بتوان معاناتەکەی شاری ڕانیە بگەێنن دوسێ خاڵی تر کە جەنابی بە کورتی دەڵێ بۆچی کاک جەنابی کاک علیاغا دەڵێ بۆچی ئەگەر تۆ دەسەڵاتی دارایەت ئەوەندە لاوازە دەست لە کار ناچێشەوە فەرموو ئەگەر منیش دەست لە کار چێشمەوە کەسێکی تریش بێتە جێگاکەی من هەمان ئەو دەسەڵاتە دەبێ بۆیە داوامان کردووە و شەڕی ئەومان کردووە کە جەنابی سەرۆکی حکوومەت وەزارەتی دارایی دەستمان بکاتەوە زۆر سپاس دەکەم با هەر لە پرسی گەنجانەوە بین چکە لە ڕاگەیاندنەکان وەکو مامۆستا جەوەری شتی گوێمان لێ بێ خەریکە بەکارهێنانی مادەی هۆشبەر لێرە بێ بە دیاردە مەترسی دروست کردووە گەنجی بێکار ڕووی تێەکەن چی لێرەوە داخلی پرسیارەکانی دیکە فەرمو ئەوەی کە دەگوترێت لە سەرم سنوورە بەڕاستی بەشێکی بێویژدانێ بەشێکی حقەتیش تێدایە بەڵام ئێمە لە ڕووی هەڵکەوتەی جوگرافی و لە ڕووی هەڵکەوتەی شوێنینمە ئێمە کەوتوینە سەر منتیقەیەکی حدودی لەگەڵ ئێران وەکو ئاسایش و دەستگای ئەمنی بەڕاستی ئێمە بە بەردەوامی وەکو کە کیوا سەرپرشتیاری ئیدارە هەردوو قام خامێتەکە بە بەردەوامی ئێمە لە وەکو لیجانی ئەمنی و کۆبنەوەمان کردووە ئەوەی کە پێویست بە و لە تواناماندا بووە بەڕاستی بڕۆن محکەمەکان ببینن بە دەیان سەدان کەیسی تێدایە و ئیزراعاتی توندیش کراوە و کۆمەڵە خەڵک حکم دراوە ینی ئەوەی کە پێویست بە وەکو ئیدارەی ناوچەکە ئێمە ڕێگریتان لەوە کردووە بەڵام دەوانەیە هێشتا ئەوە لە ئاستمۆهی ئێمەدا نەبێ باشە چی بە نسبەت گەنجەوە کە هەلی کار لێرە وەکو پێویست نییە بێکاریەکی ئەجگار زۆر تەنانەت ئەو ترێت ئەو گەنجانەشی کە هەوڵەدەن پرۆژەیەکی خۆیان هەبێت لە جیاتیەوەی دەستیان بگرن دەستخۆشییان لێ بکەن هاوکاریان بکە ڕێگریان لێ من وەکو خۆم ئەوە لە ڕێی کەناڵەکەی بەڕێست و بەرنمەکەی بەڕێستدانەوە هەر گەنجێک ئەوەی کە پەیوەندیدار ببێ ئێمە وەکو ئیدارەی ناوچەکە من ئامادەم هەر یەک لە بەڕێوەبەراتی شارەوانیە هەر یەک لە وەزارەتە پەیوەندیدارەکانە بن وەکو خۆم هاوکار و پشتیوان و دەستباری دەبم ئەگە هەر پرۆژەیەکی بچووک کە دەیەوێ ئەنجامی بدا من لێرەوە لە ڕێگەی بەڕێستەوە وادی پێدەدەم ئەوەی کە لە توانە و ئیمکانێتی لە سنووری دەسەڵاتی ئیمکانێتی حسێندایە وەکو قایمقامی ئەو شارە ئەمن پشتگیر و پشتیوانیان دەبم باشە بابەتەکانی دی بڵێ بەنسبەت کاک محەممەد علی باسی ئەو بودجەیە دەکات دەڵە بودجەی ئێمە لە ساحە حەفتەی ئێمە وەکو سنووری قەزای ڕانیە بەس ئیدارەی ڕاپەڕین ئەو لە ساحە حەفتەیە ئەوەی بەغدایە ئەوەی مامۆستا باسی کرد بەڵێ ئەو لە ساحە حەفتەیە طبعا ئەمە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان بووە بۆ بودجەکانی کەش ڕاستە بەڵام ئەو بودجەیە لە 2013ەوە ئەم بودجەیە نەهاتووە بۆ هیچ کام قەزاوند نەخێر ئەوەی کە هاتووە بودجەی مەسەرەن بودجەی کاتی خۆی بودجەی شیرنی نەوت هەبووە پەترۆدۆلار هەبوو بودجەی پەرەپێدانی هەرێمەکان هەبوو بودجەی و بەرهێنانە بووە ئەو بودجەی کە دێ بۆ ڕئیسی وحدەی ئیداری بۆی لای کاک ئەلیاغا و برادرانە معلوم بێت تەنها بودجەیە کە دێ بۆ ئیدارەی ناوچەکە و ڕئیسی وحدەی ئیداری و قایمقامێت و ئیدارەی ناوچەکە بودجەی پەرەپێدانی هەرێمەکانە ئەو بودجەیە بە پێی کەسافەی سوکانی دێ ژمارەی دانیشتوانت چەندە لەسەر ئەساسە بودجەت بۆ دێ ئێمە بۆ ئەم ساڵ لە هەموو سێکتەرەکاندان بە کاملی سێکتەری پەروەردە تەندروستی کارەبا ڕێگاوبان
هیچ سێکتەرێک نەماوە بە مەکتەبەکەی مامۆستاوە کە لە ئەولێویتیندا داخل کراوە مەکتەبێکی هەژدە پۆلی بای ملیارێک و 800 میلیۆنی بۆمان داخل کردووە ئەنی لەسەر بودجەی بەڵام دەبێت بودجە بێ مامۆستا کاگیان بەنسبەت دۆخی ژنانە ئەفوم کە تخوا بە ئەوەی مامۆستا زۆر باسی 1 ملیارێکمان هەیە بە ناوی بودجەی ناوچە زیان لێکەوتوەکانەوە وەکو سنووری قەزای ڕانەی 1 ملیارمان بەرکەوتووە کۆبنۆم لەگەڵ سەرجە مدیری ناحیەکانی سنوورەکە کردووە ئەو ملیارەکە ئێمە بیندا بەشیکەین وەک ئاردی ناو دڕای لێبێت 200 میلیۆن بۆ 200 میلیۆن لێ هەمومان اتفاق بووین کە نەخۆشخانەیەکی تەواری لەم شاردا دروست بکرێت تۆ بۆ سوتاوی بۆشکاوی بۆ هەر قەستەرە باڵۆن نەچێ سلێمانی هەموو شتەکانی تەواو بووە تەنها خەلەلێک هەبوو لە دیزاین شتەکەدا ئاخر شتمان تەواو کردووە دوێنێ لە ڕێگەی مامۆستا شێروان ئەندامی پەرلەمانەوە کاگوشار عەبدوڵڵا هەموو برادرانە هەمویان لە هاوکارن هەم بەرسە پشدەر و ئێرەشەوە تەسلیم نێردراوەتەوە بۆ بەغدا و ئەمە جێبەجێ دەکرێت بەنسبەت محاکمەوە کە باسی محکمە دەکات تۆ بەپێی قانون بڵێ بەپێی قانون محکمە ئێمە دوو ئیدارە داتوانێت تەداخل لە دوو شوێنکە یەکێکیان هەیئاتی تەدریسی محاکمە هەیئەی تەدریسی و ئەسکەرە ئەنی جەیش ئەمە ناتوانین تەداخل لە ئیشی محاکمدا بکەین ئەنی ئەمە بۆ خۆ دەزانی بۆ خۆ دەزانی محکەمە ئەنی جێهەیەکی سربەخۆی و مستەقیل و دەستگایەکی توانیوێتی لێرە سەربەخۆیانە لەگەڵ کەیسەکان مامەڵەکە بە تایبەتەوەی تایبەتە بە زای چۆنەکە ئینسان من پێم وایە ناتوانانی سەدان بەڵێ خۆ ئیجراعاتیش کراوە بەڵام یەکێک لە گرفتەکانی محاکمە ڕۆژانە حاکمەکان دەبینی زۆر جار هەیە ئەو ئەفو ئامانەی کە دەردەچن کۆمەڵێک ئیشکالات و لێکەوتەی قانونی لێ دەکەوێتەوە سپین هەر ئەوانن تەنسیق و ئامانجیری خۆتان لە ڕێگانەکاندا دەیبینن خەڵکێکەیە کە بەردرێ پێشتر متهم بوو بە کۆمەڵی قەزیە بەڵام 2010 تاوانیکەی کردوێتەوانێ باش بەنسبەت ئەوەی مامۆستا جوابی هۆڵەکەی داوە کە لێرەکانە هۆڵێکی ستانداری ئاخر بە مواسەفات و این دەکرێت تقریبا لە سا 6 بۆ 600 کەس دەگرێت ئەنی بە ئەجیزەی سەوتی و بە هەموو شتێکەوە دەتوانرێت بۆ هەموو کاروبارێکی چ کاروباری هوەری هەموو شتێک بۆ هەموو شتێک بەکار بهێنرێت باجی زەویزاریش بەڵێ دارە بەنسبەت باجی زەویزار ئەمە لە 2023 کاتی خۆی بڕیارێکی وەزارەتی دارایی هاتووە ئەمەمان بە یادداشتێک داوەتە جێگیری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیری دارایی لیشنەشمان پێکەیناوە کۆمەڵێک لە خەڵکی کەسایەتی ئێرەکانە کە معنین لە بواری عقارات و ئەوانە شارەزان و دوو یاساییشمان بان کردووە و نوێنەری یاسایی کاگنەورۆز لە ئەنجومەنی وەزیران هاتووە لێرە لەگەڵمان دانیشتووە ئێستا هەموو هەوڵێکمانەوەیە کە بەڕاستی ڕانی ڕوو هاوشەوی شوێنەکانی کە بەڵێ ببەخشرێ من کاتم بە زیادەوە تەواو بوو ئەزانم زۆر قسەما بوو جەنابتان بیکەن هەموو میوانەکانیش بیکەن بەڵام بڕاتانە بێ زۆر زیاتر لە کاتی خۆی من بەنسبەت ڕاگەیان کارەکانەوە ئەو من سواسی دەکەم بەڕاستی زۆر گرنگە ئێمە 2000 هەموو خەڵکی ئەو شارەینی هەندێک شتەیە بەڕاستی ئەنی حەق نییە لە حەجمی خۆی گەورەتر بکرێت تۆ زۆر ئەتیادیە دێی پرسیار لە من دەکەی منەوە قایم لە سەرۆکی شاراوین دەکەی لە موسسەیەکی ئەمنی دەکەی وەرەکە کە بۆ بە پشتەوەی ئێمەدا دەی تەختی ئەلامیەک دەکەی و هەواڵێک دەی کە بەڕاستیدا 2000 ئەنی کارەساتی بۆ ئەم سنوورە و جۆرێک لە دڕاوچە زیانی ناوچەکە هیوادارم ئێمە وەکو کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار توانی بێتمان وێنەیەکی ڕاستەقینەی خەمەکان بگوێزینەوە ئەوەشی وەڵام نەدراوەتەوە هیچ نەبێ باس کراوە هیواداری حکوومەت و لایەنە بەرپرسەکانیش بەدەم ئەم خەمانەوە بێن خۆیان بێن چ وەزارەتی پەروەردەیە وەزارەتی تەندروستیە بێن ناوچەکان بگەڕێن وەکو هەمیشە ئەڵێن لە پشتی مێزەکان سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت سەردانی ناوچەکان بکەن لە خەمەکان بکۆڵنەوە لێرە دواوێزگەمان لێرە ئەبێت لە ڕانیا لە کافتریایەکی جوانی شارەکە کە لەلایەن چەند گەنجێکەوە بەڕێوە ئەبرێ تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواگەرە.